و دکتۆر کاروان حەمەساڵح پسپۆڕی ئابووری جەلامی ڕاستەوخۆ لێرەن دکتۆر سوپاس بامەدەبوونی شەنابێت بەخێربەی پێت وایە بەم سەردانانە گرفتی ئاو لە نێوان عێراق و ئێراندا چارەسەر بکرێت؟ سەردا سپاس بۆ جەنابتان بۆ بیسەران و بینەرانی کەناڵی کورسات نیوز. لە ڕاستە جەنابەت بە گرافیک و بە کۆمەڵدا تا مێژووی ئابووری و سیاسی ئێران و عێراق و هەرێمی کوردستان باشی هەڵکرد. بەڵام بگەڕێنە بۆ ئەوەی کە ئێران دراوسەیەکە ئەتوانین بڵێن بەرژەوەندی هاوبەشی زۆری هەیە لەگەڵ عێراقا و بە هەمان شێوەش لەگەڵ هەرێمی کوردستانە. لەگەڵ هەرێمی کوردستانە لە دوایەوە وتمان دەستی کردو بۆ پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستانە و دواتریش لە دوای 2023ەوە لەگەڵ عێراقا دوای ڕخانی ڕژێمی سەدام. بۆیە ئەم پەیوەندیانە بەڵام لەبەرەوەی ئەتوانین بڵێ هەیمەنەی ئێران بە جۆرێک بۆ لە ناوچەکەیە ئەتوانین بڵێ عێراقیشی تێپەڕانەوە. بۆیە ئەمە وای کردووە کە نەتوانراوە بەرژەوەندەکان بە جۆرێک بمتەوازن بێت. لێرە ئێران مافی خۆیەتی و سیاسەتەکە بۆ ئەهلی خۆی و بۆ بەرژەوەندی خۆی کە بتوانێت چی باشە بۆ خەڵکەکەی خۆی و بۆ خۆی و بۆ سیاسەتی خارجی و ناوخۆی خۆی. بۆیە لێرە ئەبێ عێراقیش بە جۆرێک مامەڵەکە کە بتوانێت کە ئەو تەوازنە بگێڕێتەوە و سوود لە سەرچاوە ئاویەکانی ئێران، سوود لە زائیدەن لە توانای ئابووری ئێران، لە توانای پیشەسازی ئێران، توانای بەرهەمی ناوخۆی ئێران وەربگرێ. بەڵام تەنها ئەوە ناکە ببێتە معتەمیدێک بۆ هەموو ئەم کاڵا و هەموو پێویستیەکانی ئێران. لێرە ئەبێ ئێران هاوکاریەکی عێراق بێت لەم پرۆسەیە. من تەمەنا ئەکەم لێکتێگەشتنە سیاسیەکان، پەیوەندی سیاسەکان و سەرکردەکانی عێراق لەگەڵ ئێراندا بە جۆرێک بێ بتوان قەنەعەت بە ئێران بکەن کە ئێران بتوانێت هاوکاری عێراق بێت نەک تەنها لە ڕووی سەرچاوی ئاوە بەڵکو لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی پێشخستنی کەتی پیشەسازی و کەتە ئابوووریەکانی تری ناو عێراق. چکە بەداخەوە عێراق لەگەڵ ئەوەی کە سەرچاوەیەکی مرۆیی زۆری هەیە، لەگەڵ ئەوەی کە هیچ حەسارێکی اقتصادی لەسەر نییە وەکو ئێران، لەگەڵ ئەوەی کە نەوتێکی زۆری هەیە و حەسار لەسەر نەوتەکەیشی نییە وەکو ئێران، بەڵام تا ئێستا نەیتوانیوە کە لەسەر پێی خۆی بۆستێ ئەوەی کە هەیە پارەیەکی زۆری نەوتە ئەڕژێتە ناو قاسەی حکومەت و لێەوە بۆ بەشەکانی جستەی ئابووری عێراق. بەڵام زۆر گرنگە بە شێوەیەکی استراتیجی مامەڵە لەگەڵ ئەم سەرچاوانەکرا. پێویستەکە کە عێراق سوود لە ئەزمموی هەموو ئەو وڵاتانە وەرگێ بە ئێرانەوە بە وڵاتانی ترەوە کە چۆن کەرتی ئابوووریان پێشەخەن، چۆن جاری وایە زۆر جار بەرگەی فشارێکەکردن بۆ بەرگەکرێت بۆ عێراق ناتوانێت بەرگەی بچووکترین فشار بگرێت، چونکە بنەی تەحتی ئەم وڵاتە پێویستی بە بنیادنانەوەیە، پێویستی بە ویستێکی نیشتیمانیە کە بتوانێت بە هەمانگی لەگە وڵاتانی دراوسێ، لەگە وڵاتانی تر، لەگەڵ عەقلی استراتیجی خەڵکانی تر و ناوەندی توێژینەوەی گرنگ کە بتوانێت عێراق لەم قۆناغە تێپەڕێنێ. عێراق نەبێتە بەڕاستی 20 ساڵە عێراق سیستەمێکی بخۆری هەیە. پێت وایە ئەم قەیرانە چارەسەر بە دیاریکراویش کێشەی ئاو؟ لە ڕاستی ئێستا کێشەی ئاو لە عالەما کێشەیەکی تەنها ژینگەی نییە، بەڵکو ئێستا گرنگەکەی هیچی کەمتر نییە لە نەوت بگرە زیاتریش. تورکیا بە هەمان شێوە سەرچاوی ئاوەکو کارتێکی سیاسی و اقتصادی بەکارێنێ، ئێرانیش بە مافێکی خۆی ئەزانێ و زۆر جار بە کارتێکی زۆر گەورەتریش بەکارەهێنرێت. بۆیە هیچ وڵاتێک بەبێ بەرامبەر هیچ ناکات، یعنی نەبێ ئێمە ئامادە چاوەڕێ بکەین کە بڵێ. پێت وایە لە بەرامبەر ئەو بەشە ئاوەی کە ئێران زیادی دەکات بۆ عێراق، ئێران داوای چی لە عێراق کات؟ وڵای خۆی ئێستا ئێران مازانین یەکەم پرسی ئەمنێتی سنوورەکانی هەیە. ئەمە یەکێکە لە ئێسەیەکێک بۆ یەکێک لە ئەولوێتەکانی لە عێراقا و لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان و عێراقیشا قسەی کردو بۆ ئەم مۆزوعە. ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە و هەم لە ڕووی نێودەوڵەتیشەوە. خاڵێکی ترکە گرنگ بێ عێراق ناوەندێکی گرنگە، وڵاتێکی گرنگە بۆ ئێران کە بتوانێت ئەو حەساڕەی لەسەر ئێرانە وە گوتمان ڕاستە ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە، ڕاستە کە کۆمەڵە بنەی تەحتیەکە لە چەندین ساڵە بنیاتی ناوە، بەڵام پێویستی بە عێراق هەیە بۆ شکاندنی بەعزێک لە کۆتوبەندی ئەم حەسارە. ئەویش بۆ جۆرە ناکە لە ڕیشەوە بیشکێنێت، بەڵکو بەشێک بێ لە بژانەوەی ئابووری ئێران. لەبەرەوەی وەک ئەبینین کە سەروی 13 ملیار دۆلار ئاڵۆگۆری بازرگانی هەیە لەگەڵ عێراقا، بەڵام ئەوە عێراق خۆیەتی نەیتوانیوە لەوانەیە ئیسفادە لەم هەماهەنگیە بکە و تەنها بخۆر بۆ بەسەر بەرهەمەکانی ئێرانەوە. بۆیە گرنگە حسابی ئەولەویاتی ئێران بکرێ و لە هەمان کاتیشە عێراق بیل لە بەرژەوەندەکانی خۆی بکاتەوە بزانێت ئەم پێویستی ئێران بەکوای ئەو ئەخوا چۆن ئەتوانێت ئیسفادە لە توانایان با بڵین لە
هاوسەیەتی ئێران بکات. باشە دکتۆر ئەی هەرمی کوردستان چی؟ ئەم پەیوەندیە بە تایبەتی ئەم پەیوەندیە ئابوووریکە لە نێوان عراق و ئێران و هەرمی کوردستاندا هەیە ئەمە چ سوودێکی بۆ هەرمی کوردستان هەرمی کوردستان و پێویست دەتوانێت سوود لەم پەیوەندی ئابووری وەربگرێت؟ لە ڕاستە تا ئێستا ئەتوانین بڵێن بە هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە نەتوانراوە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی واقعی سوود وەرگری لەو هەمانگیە. ئێران خۆی سوودی خۆی لێ وەرگرتووە لەبەرەوەی خۆی خاوەنی سیستەمێکە کە هەم بەرژەوەندی ئابووری خۆی هەم بەرژەوەندی سیاسی خۆی هەم بەرژەوەندی مەزەبی هەمومانی خۆی لەبەرچاوەگرێت. بەڵام لای ئێمە بەداخەوە یانی ئەم بازاری ئازاد هاوردە و هەناردە بە جۆرێکە کە ئێمە نەمانتوانێت سوود تەنها لە بەرهەمی ئێران وەرنەگیرێت سوود لە عقلێتی بەڕێوەبردننی کەرتی تایبەت و پێشخستنی کەرتی تایبەت و پێشخستنی بەرهەمی ناوخۆی وەربگیرێت. بۆیە زۆر گرنگە ئێمە تەنها بخۆر نەبین لەسەر ئەو وڵاتانی کە هەناردەکارن بۆ هەرێمی کوردستان و عێراق سوود لەو عقلەتانە وەربگرین کە چۆن بتوانین ئێمە لەسەر پێی خۆمان بۆستین. من پێم وایە تا ئێستا سوودێکی وا وەرنەگیراوە کە لەسەر بنەمایەکی استراتیجی درێژخایەن بێت. باشە دکتۆر کەواتە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو پەیوەندیە بازرگانی کە لەگەڵ ئێراندا هەیەیەوەیکی ئێستا هەیەی خۆش باسەوە کێڵی نەیتوانێت سوودێکی ئەو تۆ ببینە بەڵام دەکرێت وا بکرێت هەم پەیوەندیەکە فراوانتر بکرێت و هەمیشە هەرێمی کوردستان سوود ببینێ. وڵاتێکی دراوسەیە و هەیمەنەی تەنها بە عێراقا نییە یەکێکە لەوانی کە مبادرەی سیاسیەکە سیراعی سیاسیەکە لە ئاستی جیهانی وڵاتێکە گرنگە لە ڕووی سیاسە لە ڕووی اقتصادی لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی ئەمنیە و دراوسەیەکی سنوورێکی فراوانی هەیەەکان بۆیە گرنگە لە هەموو ڕوویەکە ئێمە سوود لە دراوسەکان وەرگین و وا بکەین کە ئێمە ئەمنیەتی ئەم منتیقەمان هەم پارێزراو بێک وەزائیدەن ئاسایشی ئابووریمان ئاسایشی سیاسیمان ئەویش بە چیە بێ بە هەماهنگگیەکی نیشتیمانی ئەبێک نەک هەماهنگگیەک لەسەر بنەمای ئەوەی کە دابشکاری زیاتر دروستکە لە هەرێمی کوردستانە وا بکات کە ئێمە بەردەوام بین لە بخۆربوون بۆیە گرنگە بە عقلەتێکی سیاسی نیشتیمانی درێژخایەن بتوانین سوود لە ئەمزمونی ئەو وڵاتانە وەربگرین و لەگەڵیشە هەماهنگگیەکی وا بکرێت کە ئارامی بگێڕێتەوە بۆ منتیقەکان چونکە تۆ ناتوانانی توانای دراوسەکان لە تورکیاوە بیگرە لە ئێرانەوە بیگرە لە عێراقەوە بیگرە سووریا دراوسێمانە و وڵاتانی تر کاریگەریانە ناتوانین توانای ئەمانە نادیدە بگرین بەڵکو ئەبێ ئێمە بیکەینە فرسەتێک زۆر جار ئێمە نەمانتوانێت وەکو فرسەتە سەیریکەین زۆر جار ینی بە جۆرێک بووە کە ئەوەندەی تێچوونی لەسەر ئێمە بووە ئەوەندە نەماتوانێت سوودی لێوەرگرنیا وەکو فرسەتە بیبینین ئەگینا ئەو فرسەتانە وڵاتانی تر هەیە بۆ نمونە ئوردونە وڵاتێکە هیچی نییە بەڵام سوود لە سعودیە وەرەگرێت سوود لە ڕووی تەندروستیەوە سوود لە وڵاتێکی تر وەرەگرێت لە ڕووی ئەمنیەوە سوود لە وڵاتێکی ترەکە بۆیە ئەبێ لە هەموو ڕووەکان ئێمە بتوانین هەماهنگگیەک وا دروستکەین کە ئەتوانین بڵێن وەکو بڵێ پەیوەندیکی متەبادل هەبێت لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی لە ڕووی ئەوە بەڵام لەگەڵیشە پارێزگاری بکرێ لە ئاشتی و لە چارچێوە و لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە منتیقەکان کە نزیکن و هاوسنووری زیاتریان هەیە لەگەڵ ئێرانە. باش دکتۆر ئێمە ئاگادارین کە ئێران لە گێژاوێکدایە کە بەهای تمەن بە بەردەوامی دادەبەسێت و یەکێکشە لە وڵاتانی کە بەردەوامی دۆلار لە عێراق دەکرێت پێت وایە دەستبەرداری ئەوە بێت کە دۆلار لە عێراق بکرێت؟ پێم وایە ئێران ڕێوشێنی خۆی هەیە ئێران پێویستی بە دۆلارە بەڵام شەرنیش نییە لە هەموو کاتەکانە کارتی خۆی کەشف کات یعنی چۆن دەستی ئەگا بە دۆلار بە ئاسانی کەشفی ناکات چۆن دەستیەکە بەڵام ئێوەشمان لەبیر بێت عێراق حوشەیەکی پێشەوەی ئێرانە تا ئێستا وا مامەڵەگە لەگەڵ عێراقاکە و ئێمە ئەزانین هەیمەنە لە ئێستاە کە بەشێک لەم بارگژەیەکە لەگەڵ ئەمریکا هەیە بە تایبەتی لە منتیقەی عێراقا بێجگە لە پرسی نەوەوی و پرسی حەساری اقتصادی پرسەکە پرسی هەیمەنێ عێراق ئێران بە ئاسانی عێراق دەستبەرداری عێراق نابێت چونکە هەم بازارێکی زۆر گەورە و فراوانە بەردەوام بۆ یەکلابوونەوەی کاڵەکانی بۆ ساقبوونەوەی کاڵەکانی ئەمە سەرچاوەیەکە بۆ بەدەستخردنی دراوی قورس لەبەرەوەی کە ئەم کاڵانە ئەفرۆشێ حتمما زۆر جار پێویستی بە دۆلارە بەڵام قسەیەگەیە کە باز لەوە کرێ کە عێراقەوێ کە ئەم کاڵانەی ئێران بە دینار بکرێت تا چەند ئێران ئەمەی قوبوڵە ئەوە پرسێکی ترە کەواتە ساختکردنەوەی بەرهەمە ناخۆکانی ئێران لە عێراقدا کە سەروی 15 میلیارد دۆلارە ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی دەستخستنی دراوی قورس وەزایدەن شێوازی فرۆشتنی نەوت ئێران
شەرت نییە تەنها بە یەک ڕێگا مامەڵە لەگەڵ فرۆشتنی نەوت بکە. یعنی عێراقێکی لە وڵاتانە زۆرێک لە وڵاتانی تر هەیە کە ئەتوانن ڕۆڵی ترانزیت بگێڕن بۆ ساکردنەوەی نەوتی ئێران. ئەمەش ڕێگایەکی ترە بۆ دەستخستنی دراوی قورس بۆ عێراق و بۆ ئێران و چەندین ڕێگای تر. بەڵام ئەوەی کە ئێرانی هێشتوێتەوە بەهێزی بەرهەمی ناوخۆیەتی بەهێز چکە بۆ ئێستا بۆم لە عێراق لە ماوەی تەنها مانگێکە حەسار خرایە سەر ئەو پارانی کە لە خزانەی ئەمریکایە زۆر قورس لەسەری کەوت بۆ لەبەر ئەوەی جگە لە نەوت سەرچاوەیەکی تری نییە داهاتی یا بڵێن دراوی قورس بێنێتە وڵاتەکەی. ئەوەی هەیەی و نیەتی نەوتەکەیە و نەوتەکەیش داهاتەکەی چێتە ناو بانقێکی فیدراالیەوە لە دەرەوە و بەپێی فلتەرین لەلام پلاتفۆرمێکە ئەگەڕێتەوە بووی. بۆیە بەرهەمی ناوخۆ بەس عێراق ئێران کە بینیمە حەسارێکی زۆر لەسەر نەوتەکەیشە بوو بەڵام توانیوێتی تا ئێستا بەرگە بگرێ بە هۆی بوونی بەرهەمی ناوخۆیەوە بەهۆی سەرچاوی تری دەستخستنی دراوی قورسەوە وەزایدن ئەو وڵاتانش کە ئەو هەیمەنە هەیە بەسەریان. عێراق هاریکارێکی باشە بۆ ئێمە ئێران و گرنگیشە ئێران ئەمەی لەبەرچاو بێ و بتوانێت هاریکاری باشترکە لە منتیقەکەیە وەزایدن بۆ پاراستنی ئەمنێتی منتیقەکە و پێشخستنی هەموو بوارەکانی تری عێراق لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە. باش دکتۆر دڵنیام سەرنجی گرافیەکەدا یەکێک لە زانیاریەکان ئەو بوو کە بە بەهای زیاتر لە 6 ملیار دلار ساڵانە غازی سروشتی لە ئێران دەکڕێت بۆ دابینکردنی کارەوە. پێت وایە عێراق هەتاکەی درێژە بە ئەمادا؟ خۆی یەکێک لە هەڕەشەکان لەسەر غازی ئێران پرسی ئەو غازەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئێرانیش نایشارێتەوە کە لە بەغدا بێ لە ڕێی قوسڵگەری و نوێنەرانی وەزارەتی خارجیەوە بێەوە بە هاوتەریب لەگەڵ رووسیا نیان شاریوێتەوە کە نانەوێت لە پشتی ئەو بلۆکەوە ئەو بلۆکی هاوپەیمانیەوە مامەڵە بە غازی هەرێمی کوردستانەوە بکرێت چونکە سەرچاوەیەکی تری غاز لە دراوسەی ئێرانە لە تەنیشتی ئێرانە پێم وایە هەڕەشەیە بۆ غازی ئێران. ئەمە بە لێک تێگەشتن چارەسەر بکرێت. ئایا ئەو غازە لە عێراقەوە جارێکی تر بفرۆشرێتەوە یان بە جۆرێک بێ کە بەرژەوەندەکانی ئێران پارێزراوە بێت چونکە ئێمە زانین ئێران غاز تاوەکو عقدی هەیە لەگەڵ تورکیا تا ساڵی 2026 غاز بفرۆشێ بە تورکیا. تورکیا بیر لەوە ئەکاتەوە ئەم غازە لەوانەیە لە هەرێمی کوردستانە مەصرفی کەمتر بێ بەڵام بە ئاسانی دەستبەرداری ئەمە نابێت ئێران. لە هەمان کاتیشا غازێکی زۆر لە بۆ پرسی کارەبا و وەزائیدەن پرسی سوتەمەنی غاز کە بەشێکە لە سوتەمەنی عێراق پشت بە غازی ئێران نەبەستێت. دیسان ڕێگەیەک و محاولێکی ترکراوەکو سیراعی لەگەڵ ئێران کە بۆ مەسەلەی پرسی کارەبا عێراق پشت بە ئێران نەبەستێ و هەوڵبا لە ڕێگەی ئوردون و خەتێکی ترەوە ئەو پرسە چارەسەرکە. لێرە ئەمە ئێرانێتە سەرخەت. بۆیە گرنگە عێراق لێرە بیر لە بەرژەوەندی هاوبەش بکاتەوە لەگەڵ هەموو ئەوانەی کە ئەتوانن سوود بە عێراق بگەێن. چونکە عێراق ناتوانێت دەستبەرداری ئێران بێ بە ئاسانی بە لە 100% و ئێرانیشە بێ حسابی ئەوە بکات کە عێراق ناتوانێت دەستبەرداری هەموو وڵاتانی تر بێ لە بەرخاتری ئێران. هەم ئێران گرنگە حسابی واقع عێراقا لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی وزەیشەوە هەم عێراقیش ئەبێ حسابی ئەوە بکات کە ئێران دراوسەیەتی و ناکرێت هەموو جومجۆڵەکان بە شێوەیەکی تاگەرایی بکات. زۆر سپاس بۆ دکتۆر کاروان حەمەساڵح پسپۆری کارگێڕی و ئابووری کەژناوی ڕاستەخۆ لەم گەشتەی هەواڵ لەگەڵێمون. سپاس بۆ زانیارەکان دووبارە زۆر بەخێر بێی.